ئەمڕۆ لە یادی شاعیرێکی مەینی کووردە کە شاعیرەکە جێگای دیارە لە ئەدەبی کوردیە و ئەم ئافرەتە بە زمانێکی شیعری جوان و فراوانەوە توانیەتی بێتە ناوکایی ئەدەبی و گۆڕەپانی ئەدەبی کوردیەوە و زمانێکی تەڕ و پاراوی هەبووە و خزمەتی ئەدەبی کردووە بە دیوانە شیعرەکانی هەمیشە لەگەڵ شیعرە هاودەم بۆ قەت بە زۆر شیعری نەوتووە بەڵکو ئەندیشە و خەیاڵی بری و فراوانی ئەم ئافرەتە وە زمانزانی لە ناو شیعرە توانیوێتی دنیایەکی جوان بۆ خۆی دروستکە. مەرجی کەژاڵ مەرجی شاعیرێکی ئافرەتە کە ئێمە بە دەگمەن لەو جۆرە ئافرەتانەمان هەیە کە بە تەواوەتی سەری نابێ بە دنیای شیعرەوە و توانی بێتی پێناسەی خۆی بکا و ناسنامەی خۆی وەرگێ وەک شاعیرێکی ئافرەت. خات و کەژاڵ ئەندام یەکێتی نووسرانی کووردە هەمیشە دایم بەدەنگ یەکێتیەکەمانەوە هاتووە بەشداری هەموو کۆڕ و سیمینارەکانی کردووە. ئێمەش ڕێزمان لێگرتووەکو هەموو ئەندامێکی یەکێتی نووسەران و نووسەرێکی کورد. بۆیە کەژاڵ بەڕاستی مەرگەکەی مەرجێکی ناوەختە و ئەبوایە یعنی بژیا زیاتر بۆی بەرهەمی زیاتر بەڵام مەرگ پاساپۆرتی ئەوەی نییە بۆ هاتنە دەرەوە بۆ چوونە ژوورەوە تەنیا کۆتایی بەجەستایەنێ بەڵام بەرهەمە جوانەکانی کەژاڵ نەمری بۆ خۆی و بۆ نەوەکەی و بۆ خانەوادەکەی بۆ نەتەوە کەشێڵێتەوانێ ئێمە شانازی پێوەکەین هیوامان وایە لە باشتی بەرینا بژی و وڵاتەکەشی بەرەو سەر بەخۆی ئازادی بڕوە.